ڕاستی ئەوە خیانەتێکە کە بەرامبەر بە کەرکووکە کرێتن و زۆر ئاشکرایە کە ئەوانە بەرنامەی خۆیان جێبەجێ ناکەن و بەرنامەی ناحەزانی گەلەکەمان جێبەجێەکەن باس لە هەر شوێنێک بکرایە ئینسان بیرێکی لێ کردەوە بەڵام باسکردن لە کەرکووک و بەو شێوازت مامەلەکردن لەگەڵ کەرکووکە ئەوە خۆی ئەکەوێتە خانەیەکەوە کە نامەوێت لێرەیە دووبارەی بکەمەوە یەکێتی هەروەکو هەمومان نزانین هەمیشە دەوری وەکو باوکێکی بینیوە توانیویەتی کە هەموو لایەنەکان پێکەوە کۆ بکاتەوە من لەو بڕوایم ئێستاش ئەو مەهامە تەنیا بە یەکێتی ئەکرێتن بە بێگوێدانە هیچ شتێکی کە تاوەکو ئێستا لەگەڵ هیچ حزب و هیچ لایەن و هیچ کەسێکە ڕووی داوە چونکە پارێزگاریکردن لە کەرکووک و ئەمن و ئاسایشی هەرێم و بژێوی خەڵق و ژیانی پێشمەرگە و ژیانی خەڵق زۆر زۆر لەوە گرنگترە و من هیوادارم کە یەکەتی یەکەم ئەو کارە بکاتن